إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه، ونستغفرك لما لا نعلمه. اللهم بك نقول، اللهم بك نستعين، اللهم آمين. مامۆستایانی بەڕێز، برایانی بەڕێزم، خوشکانی بەڕێز، ئەسسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. پێش هەموو شت داواکەم لەخوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی، خوای گەورە عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بگەڕێت. خوای گەورە بۆ خاتری ناوە پیرۆزەکانی خۆی شەرمەزاری ڕۆژی لیقا و دیداری خۆیمان نەکات. خوای گەورە هەموو لایەکمان لە فیتنەی دین، لە فیتنەی دنیا بپارێزێ. خوا بە فەضڵی خۆی، بە منەتی خۆی، بە چاکەی خۆی، خوای گەورە لە دنیا و لە ئاخرەت هەموو لایەکمان بەختەوەر کات بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی، عاقبەتمان بەخێر بگەڕێ. ئامین یا رب العالمین. برا بەڕێزەکانم، خوشکەکانم، ئێمە بە فەضڵی خوای پەروەردگار منەتی لەگەڵا کردوین، ئومەتی سەیدی بەشەریەتی. و ئەم ئومەتە قورئان کە ئەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس، باشترین ئومەتی خوای پەروەردگار فراهمی هێناوێ بۆ بەشەریەت و ئەم زەویە بەخۆیەوە بینی بێتی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم. ئومەتی محەممەد لە ڕۆژی قیامەتیشە سەرەڕای ئەوەی زۆرترین ئومەتە شایەتی ئەدەن لەسەر ئومەتانی کە پێغەمبەر نوح عليه السلام وعلى نبينا أفضل الصلاة والسلام 950 ساڵ بەردەوام بانگی خەڵکی کردو بەلای خوا، بە شەو بە ڕۆژ، بە ئاشکرا و بە نهێنی. لە ڕۆژی قیامەت خوای پەروەردگار پرسیاری لێکا ئەو ئەمانەت و دینەت گەیان، دەڵێ بەڵێ. ئەڵێ کێ شایەت؟ ئەڵێ ئومەتەکەم. ئومەتەکەیان ئەڵێ ما ئەتانا من نەذیر. فەرموودەی سەحیحە، ئەڵێ ئێمە هیچ پێغەمبەرێکمان بۆ نەهاتووە. 950 ساڵ بانگی خەڵکەکەی کردووە، لە ڕۆژی قیامەت ئەڵێن خوایە هیچ پێغەمبەرێکمان بۆ ناتووە. خوای پەروەردگار عەزە وەجەل بە نوح فەرمێ، ئەڵێ خوای گەورە گەیاندم. ئەڵێ کێ شایەتە؟ ئومەتی محەممەد. ئومەتی محەممەد شایەتیەدەن کە نوح ئەو ئەمانەتەی گەیاندوڵێ خوای گەورە ئێمە لەکوێ، ئەو عەهدە لەکوێ؟ بەڵام لەبەر ئەوەی ئێمە پێغەمبەرەکەمان شایەتی داوە، هەموو پێغەمبەران ئەدای دینی خوای پەروەردگاریان کردو گەیاندویانە. کەوا بوو ئەم ئومەتە کە باشترین ئومەتە، ئەم ئومەتەی کە شاهێتە لەسەر ئومەتەکانی کە ئومەتی عەدل و وەسەتە، ئەبێ ئینسانی مسلمان چی پیا و چی ئافرەت هەوڵ بدات زۆر خەمخۆر بین، زۆر لەخوا بپاڕێنەوە لە دەرگای ئێمەوە ئەم ئومەتە جوانە نەیارانی ئیسلام بە ناشرینی پیشانی خەڵکی نەدەن. دووبارە ئەەکەمەوە خوشکی ئەبێ زۆر وریابێ، ئاگای لە سەرپۆشەکەی بێ، ئاگای لە هەڵسوکەوتی بێ، ئاگای لە ماڵداریەکەی بێ، ئاگای لە پەروەردەکردنی مناڵەکانی بێ، مامۆسایە لەسەر مینبەر، مەسئولێک، برایەک بەڕیشۆ بزانێت تۆ ئومەتی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم خەیر ئومەتە. ئەگەر پێغەمبەر صلی الله علیه وسلم زیندوو بێتەوە بێتە ناومان، تەماشا کە بێتە ماڵەکەمان، بزانم ئایا ماڵ و منداڵی ئێمە ڕوومانەیە بڵێن ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە ئومەتی تۆین، ئێمە هەڵگری بەرنامەکەی تۆین. کەوا بوو ئەم خەیریەتە ئینسان بەچی دەستی کەوتووە؟ بەوە دەستی نەکەوتووە بڵێ قورئان لوغەی عەرەبیە، بەوە دەستی نەکەوتووە شوێنی قوڕەیش بکەویت، بە بەرنامەکەی خوا دەستی کەوتووە ئەم خەیریەتە. چونکە قورئانە فەرمێ ئین الدین عند الله الئیسلام. دین لای خوای پەروەردگار لە دینێک کە ئەمڕۆ لەسەر زەویە بە دین حسابێت، دینێ لە ئاسمانە کە دینە لای خوای پەروەردگار ئەو شەریعەتەیە کە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم دابەزێ. کەوا بوو بەشێک لەو خەیریەتە، بەشێک لەو ڕێز و حورمەتە، بەچی ئینسان تاوەکو زیاتر ئیلتیزامت بەو دینەوە بێت
تاوەکو زیاتر شوێن کەوتووی پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆ خەیریەت باشترین ئومەتی سیفەتەکەت بەدەست هێناوە. لێرەوە ئەڵێم ئەوە بڵێم کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەنتم توفونە سەبعینە ئومە، ئێوە تەواوکەری حەفتا ئومەتن، بەڵام ئەنتم خەیڕها و ئەکرەمها عەلە الله، باشترین ئومەتێ چاکترین ئومەتێ لای خوای پەروەردگار لەم حەفتا ئومەتە ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم. ئەم پێشەکە من مەبەستێکمە یەکە ئێستا پێکۆڕێنە سەری چ ڕەبتێکی لەگەڵ مانگی ڕەمەزانە هەیە. کاتێ تەماشای ئومەتی محەممەد بکەین صلی الله عليه وسلم، ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم تەمەنی ئەم ئومەتە، تەمەنی تاکی ئەم ئومەتە کورتە. کاتێ تەماشاەکەی ئەم ئومەتە بەم تەمەنە کورتیە، وەکو ئیمامی مالکە فەرمیێت کاتێ تەمەنی ئومەتانی پێشوو پیشانی پێغەمبەر درا صلی الله عليه وسلم فكأنه تقاصر أعمار أمته ألا يبلغوا من العمل مثل الذي بلغ غيرهم في طول العمر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو وایە وابینی ئومەتێکە 2000 ساڵ تەمەنی بێ، ئومەتێکە بەس دەعوەکەی پێغەمبەر نوح 950 ساڵ بووە، ئاەت پێشتر تەمەنی چەندە بووە، دوای ئەو تۆفانە تەمەنی چەند بووە پێغەمبەر نوح عليه الصلاة والسلام. کاتێ ئەم تەمەنی ئومەتانی پێشویان پیشان پێغەمبەردا صلی الله عليه وسلم وەکو وایە تەمەنی ئومەتی خۆی زۆربەی خەڵکەکەی لە 6 ساڵ تا 70 ساڵ تەمەنەکە، کەمی هەیە بگاتە 100 ساڵ، بەشێکی زۆریشمان هەر لە گەنجێتیە دنیا بەجێ ئەهێڵین. وەکو وایە پێغەمبەر صلی الله عليه وسلم بینی عمل تەمەنی ئومەتەکەی کەمە، چۆن ئەتوانێ بگاتە کردەوەی ئومەتانی پێشووە. خوای رب العالمین عز وجل فأعطاه الله ليلة القدر خير من 1000 شهر. خوای پەروەردگار شەوێکی لە شەوەکانی بەخشیە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم خێری 1000 مانگی هەیە. باش ئەگەر کەسێ هەموو ساڵەکان لەیلەت القەدر بگرێت، مانگێکە ئاخر ڕۆژەکەی خوای گەورە خەڵکی ئازا دەکات لە ئاگر ڕزگاریەکات، کەوا بوو ئێمە پێشەکەم بۆ ئەوە بوو ئەم ئومەتەکە خەیرل ئومەتە بە دینەکەوەیە، ئێمە بمانەوێت ئەو خەیریەتەمان دەستکەوێت، ئەبێ ئیلتیزاممان بە دینەوە بێت، ئیلتیزامی ئێمە بە دینەوە بەبێ تەقوا نابێت. هەدەف لە حکمەتی گەورە، هەدەفی گەورەی مانگی ڕەمەزان لعلكم تتقون. دواتر ئەو پند و دەرزانەی کە وەرئەگرین کەوا بوو ئەم مانگی ڕەمەزانە ئینسان چۆن ئەگەیەنێتە تەقوا. هەدیەیەکی گەورەی خوای پەروەردگارە، ئەگەر بێت و دیاریەکی بچووک لە لای کەسێکەوە بێ بۆ تۆ خۆشەویست بێت، ئەبێ ڕێزی لێ بگری. خەڵکی وا بووە هەر حەزی کردووە ئەو ڕۆژە ئەو دیاریە لە گیانیا دەرکەوێت لەبەرەوەی فڵان کەس بزانێت کە ئەم پیاوە خۆشحاڵە بە دیاریەکەی تۆ لله المەثل الأعلى. دیاریەکی گەورەی خوای پەروەردگار عەز وەجەل ئەگەر خوای گەورە بۆ ئەوەی دانیاوە ئێمە کلیلی بەختەوەری، کلیلی تێگەشتن لە دین، کلیلی فورقان کە ئەگەر کاتە بوو دواتر ئەمانەی شەڵا ڕوونەکەینەوە، کاتێک کە خوا ئەم دیارەی بۆ ئێمە دانیاوە ئەبێ من وەکو سەلەفی ئەم ئومەتە پێش هاتنی ڕەمەزان یا ڕەبی خوایە بمانگەێنی بە ڕەمەزان، هەموو دوعا بکەین بگەینە ئەم مانگە پیرۆزە نەکرد لە ئێسەوە لێی بترسین دنیا گەرمە یانە خواردنەکەم چییە. ئەوەی کە ڕەمەزان بگرێت و کۆتایی هات و ئەو ئیسیفادەی نەکرد ساقط بووە لە ئیمتحانەکە، کە بۆ تازە ساڵێک لە تەمەنی ڕۆشت کە بریتە لە فێربوونی تەقوا و دواتر ڕوونەکەن و تەقواکە چییە. بەڵام من ڕەمەزان ئەگەر تەنها برسێتی و تینوێتی بێ ئاسانترین شتە لە ڕۆژووە، خەڵکێکی زۆرە هەر بۆ ڕیاضە ئەو ئیشاکا خۆی جاری وایە مانگێک هەڵە بژێرێ خواردن ناخوا لەبەرەوەی بەدەنی پێویستی پێێتی باوەڕشی بەدین نییە. جا بۆیە لێرە ئەم مانگە برا بە ڕێزەکانم خوشکەکانم عولەما ئەفەرمون مەدرسەیەکی تەربەویە، ئەمە قوتابخانەیەکە، پەیمانگایەکە بۆ پێگەیاندنی تاکی مسلمان بۆ ئەوەی ئیرادەی بەقووەت بێت، بەرامبەر سنووری خوای پەروەردگار نەبەزیێنێت و هەر شتێکە حکمی خوا بوو ئەم ملکەچ بێ بۆی
ئەوە نەبێت تەماشاکە بزان بەرژەوەندی ئەم لەکوێیە بەرژەوەندی لە یاسا و قانون بوو ڕوو کاتە ئەوێ بەرژەوەندی لە شەرع بوو ڕووی کاتەوێ ئەوە شەرعەکەشی بۆ خوای پەروەردگارنی عەزە وەجەل و کاتە بۆ تەنفیذکردنی شەریعەتی خوای پەروەردگار لە هەر شوێنێ شتێک زیانی دینی یا دنیای تیا بوو بەدەنی یا دینی تیا بوو ئەمە خۆی وا پەروەردە کردی بێت مزاڵ بێتە سەر نەفسی خۆی کە وەکو ئینسانی مسلمانە بێ ئیرادەی بەهێز بێت هەر کەسێ بەو ڕوحیەتەوە خوا پێی ببەخشێ ئەوەی دەستکەوێت ئەوە بەڕاستی ڕەمەزان فرسەتێکە بۆ فێربوونی ئەو تەقوا ئەو هەستکردنە بە دیداری خوای ڕەب العالەمین هەستکردن بە چاودێری و ڕەقیبی خوای پەروەردگار بۆیە قورئان ئەفەرمێت یا ئەیوهە الەذینە ئامەنوا نیدایەکە خوای گەورە بمان گێڕە بۆ ئیماندارانە ئیمانە شەرعیەکە ئەگەر کەسێک باوەڕی بەخوا هەبێ و باوەڕی بە ڕۆژی دوایی هەبێت عمل و قەولی نەبێت لای خوا مسلمان نییە ئیبلیس خوا لە شەڕیمان پارێزێ سوێنە خوا بە عیزەتی خوای پەروەردگار باوەڕی بە ڕۆژی زیندوو بوونەوە هەیە دوعاکە داواکە خوایە ڕێگان بدە تا ڕۆژی زیندوو بوونەوە بەڵام ئیبلیس وەکانە من الکافرین وصار من الکافرین بوو بە کافر کەوا بوو باوەڕە شەرعیەکەیە یا ئەیوهە الەذینە ئامەنوا ئیمان قەول و عەمەلە خۆتی بۆ ئەم نیدا ئامادە بکەی بزانم خوا داوای چیمان لێکە خوا چیمان لێ قەدەغەکە كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون بۆ چۆن خوای گەورە فەرمێ کوتیبە طبعاً ڕۆژوو یەکێکە لەوانەی ئەوەی باوەڕی بە واجب بوونی نەبێت لە دین دەرەچێت ڕوکنی ئەم دینەیە ئەم دینە یەکێ لە پایەکانی کە لەسەری وەساوە مانگی ڕەمەزانە خوای گەورە ئەم ڕۆژوەی لەسەر فەرزکردین چۆن لەسەر ئومەتانی پێشووی فەرزکرا بەڵام بۆ لعلكم تتقون دوات ڕوونی یەکەم زانم تەقوا مانای چییە پێش هەمووشت مێ من بڕۆمە مانای تەقوا و ئەمانە بەرنامەکەی خوای پەروەردگار کە قورئانە برا بە ڕێزەکانم خوشکەکانم بەشێکی زۆر لە نەهامەتی و دڵتەنگی و گەندەڵی و شیرازەی خێزان تێکچوون و تەلاق زۆربوون و بێبەرەکەتی لە تەمەنمان بێبەرەکەتی لە علممان بێبەرەکەتی لە کەسابەتمان ئەولاد وەکو پێویست ڕێز لە دایک و باوکی ناگرێ ئافرەت وەکو پێویست ڕێز لە مێردی ناگرێ مێرد وەکو پێویست حورمەتی خێزانی خۆی ناگرێ بەعشیە و عامەکەی دووریمانە لە منهەجەکەی خواوە کە قورئانە دووریە لە قورئان قورئانیش بیشی خوێنیت و لەبەریشی کەیت و تەجویدەکەشی بزانی ئەهلی تەقوا نەبیت لێی تێناگەیت ئەمە یەکێک لە دەرسە هەرە گەورەکانی ڕەمەزان کە بووی بە ئەهلی تەقوا ئەوی بە ئەهلی قورئان ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين یەکەم ئاەت لە سوورەتی بەقەڕە خوێنی ئەڵێ ئەم قورئانە ڕێپیشاندەرە بۆ ئەهلی تەقوا کەوا بوو ڕەمەزان ئەیەوێ بمان گەڕێنێتەوە بۆ تێگەشتن لە بەرنامەکەی خوا کێشەی من تێنەگەشتنە لە قورئان پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم دەسەڵاتدارەکان بە دوای خێری خۆیانە لە قورئانە نەگەڕێن دوژمن زاڵە بێتە سەریانە کێشە ئەکەوێتە بەینی خۆیان لە دوورە دوژمنانتیان خێراتیانە خۆن ئەمە کێشەی ئەمڕۆی ئێمەیە خێراتمان خۆمان مەحرومین تایە کێشەش لە بینی خۆمانە هەیە سببی چییە ئەوە عیلاجە معنەویەکەیە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئیشارەتی پێ کردووە ئەمە خاڵێک کەوا بوو ئەمە بۆ هەر کەسێک کە صاحبی دڵێکی زیندوو بێ پیاو بێ یا ئافرەت ئەڵێ کاکە کێشەی من لە قورئان وەکو پێویست تێناگەم زۆر نایخوێنم شەو بە دیاری وەدانانیشم لەبەری ناکەم خەمم نییە مناڵەکانم سەبەبەکەی دڵەکەم هەست بە تەقوا ناکا پاشان ئەی بۆ ئاخرەت برا بە ڕێزەکانم خوشکەکانم ئێستا کۆمەڵی خەڵک ئەولا چەند خۆشەویستە ڕەوانەی خارجیەکەن یان نایکەن جاری وایە و باوکە ئەمیرێت کوڕەکەی نابینێ لە خارجە گەڕێتەوە ئەو دایکەوە فاتەکە کوڕەکەی خۆی نابینێ ژن و پیا و چەند خوای گەورە مەوەدە و خۆشەویستی خستوەتە بینیانەوە جاری وایە ئافرەت مێردەکەی خۆی نێرە لەبەرەوەی نەختێ لە ئەوروپاشتی دەستکەوێ وایە وانە ئەمە کەمێک خۆشی ئەوروپا دینی هەندێکمانی خستوەتە فیتنەوە بەڵام با تەماشا بکەین بزانم ئەهلی تەقوا چیان هەیە مقابل بە دنیا ئەو ئاەتە من سریع ئیشارەتی پێکەم لە سوورەتی زوخرف خوای پەروەردگار عەزە وەجەل ئەفەرمێت ولولا أن يكون الناس أمة واحدة لجعلنا لمن يكفر بالرحمن لبيوتهم سقفا من فضة ومعارج عليها يظهرون ولبيوتهم أبوابا وسررا عليها يتكئون وزخرفا وإن كل ذلك لما متاع الحياة الدنيا خوای پەروەردگار عەزە وەجەل فەرمێ لەبەر ئەوە نەبوایە ئومەت هەمووی ئەبوو بە صاحێبی یەک مەنهەج و یەک عەقیدە و بیر و باوەڕ کە کوفرە
ماڵی بێ باوەڕەکان بە ڕەحمان بەخوای بەبەزەیی وام لێکرد سەقفی ماڵیان چی بێت هەمووی زیو بێت پلەی ماڵیان پلەکانەی ماڵیان پێژەی ماڵیان هەمووی ڕازاوە بێت زیو بێت خوای پەروەردگارە فەرمێ کە سەر ئەکەوتنە سەریە دەرگای ماڵیان تەختی ماڵیان هەمووی بە زیو و ئاڵتونەم ڕازاندنەوە بۆ لەبەر ئەوەی ئەمە مەتاعی دنیایە مەتاعی دنیا لای خوا ڕێزی نییە بەڵام ئەمان لەبەر ئەوەی خوا ڕەحمی کردووە ئێمە تەحەمولی بەشەریەت تەحەمولی ئەم تاقیکردنەوەی نەئەکرد هەتا تەماشاکەن ئەو خەڵکێکی لە خۆشی ئەژین ئێستا خەڵکمان ناڕوا لە ئەوروپا خۆیەکا بە یەهودی و نەسرانی لەبەرەوەی ئیقامەی بدەنێ چەنەها خەڵک بووە لەو محامیانە وتیانە کاکە قەدەری خواوا بووە محامیە بەریتانیەکە مسلمان بوو تێکاکمە ڕاست ناکەن چۆن دین ئەگۆڕن لەبەر خاتری خامە من خۆم ئەو قسەیان لەگەڵ خۆما کردووە کابرا قەدەری خوای گەورە بووە لەگەڵ چوار قەشەیە ڕۆژ کوردی خۆمان ڕۆشتۆتە ژوورۆ لەبەرەوەی ئیقامەی بدەیت وازم لە دینی ئیسلامیە ناوە ئەمە ها مەتاعێکی کەم کۆتایی پێدێت بەڵام خوای پەروەردگار عەزە وەجەل وای نەکرد لەبەرەوەی تەحەمل ناکرێت خەڵکانێک ئەو کاتەها ئەمانە دەخشی خۆشیە گەژین بەڵام ئەمەی ئەخیرە من مەبەستە والآخرة عند ربك للمتقين آخرت کە فەنائی بەسەرا نایە دنیا فەنائی بەسەرا دێ دنیا ئەگەر بێت و ئەویش واز لە تۆ نێرێ مەرگ واز لێکا تۆ وازی لێهێنیت پیری واز لێکا لەزەتی لێ نەبینی خەڵکێکی زۆر هەیە زۆر دەوڵەمەنە تەمەنا ئەکا دینارێکی نەبێ بەس نەخۆشیەکانی بڕوات چونکە شەو ناخەوێت لەزەت لە خواردنی نابینێ لەزەت لە ماڵ و منداڵی نابینێ شەو تا بەیانی ئەناڵێنێت بۆ لەبەرەوەی دنیا داری ئیبتیلا کەس نییە تا سەر ئەوەی کە ئێستا گوێ لە منەگرێ هەمووتان تووشی ئێشوازار و ناڕەحەتی نەبوون کێ هەیە لەم مەجلیسە خۆشەویستێکی نەمرد بێت کێ هەیە لەم مەجلیسە لە ناڕەحەتیەکان نەژی دنیا وایە بەڵام خوای رب العالمین عز وجل پێمانە فەرمێ والآخرة عند ربك للمتقين کەوابوو ڕەمەزان پێرم ئەکا ئەهلی ئاخرەت بم قیامەت نەگۆڕمەوە بە دنیا آخرت تەنها بۆ ئەهلی متقینە کا فەرمێ لعلكم تتقون ئیدەن کەوابوو ئەبێ ئێمە بزانین ئەم مانگە گەورەی ئەم مانگە ناتوانین باسی کەی لە محاضە گەورەی ئەم مانگە بریتیە لە ئامادەبوونێکی ڕوحی ئینسان بە عەمەلی لە مانگی ڕەمەزانە خۆی هەستی پێ بکات ئەو مانگە هەوڵ بدات وەکو ئیمامی عەلی فەرمی یا دنیا غڕی غەیری تەزەیەنتی لی تۆ خۆتت بووە من ڕازاندۆتۆ ئەو شەوقت بووە من هەیە بڕۆ من تۆم تەلاق داوە بڕۆ غەیرە من فریو بدە من تەواو تۆم ناوێ بگەڕێیتەوە بۆ لای من بۆ لەبەرەوەی دنیا فەرمی زادم کەمە تەمەنم کورتە دنیایش فانیە کەی سانی مسلمان کە بزانێ ئەوەی کە لە دنیا هەیە هەمومان حەزمان لێتی نەمرین ئەومان نەمرین هەمومان حەزمان لە کۆمەڵ هێشتا دەستمان ناکەوێت لە ئاخرەت نەمردن هەیە ئەوەشی حەزت لێکەوێت دەستەکەوێت دنیا دوو ناخۆشیتیایە ئەوەی حەزی لێ ئەەکەی دەستت ناکەوێت دەستیشت کەوت مەرگ لێت ئەسێنێت بەڵام لە قیامەتە ئەوە نییە کەوابوو لعلكم تتقون ڕبتی کە لەگەڵ تێگەشتن لە قورئان ڕبتی کە لەگەڵ والآخرة عند ربك للمتقين ئاخرەت تەنها بۆ ئەهلی تەقوایە لە ڕۆژی دوایە خوای گەورە بیبەخشێتە من و ئێوەش برابر ڕێزەکانم لباسی تەقوا ولباس التقوى ذلك خير باشترین شتێکە ئینسان خەڵکێکی زۆرمان بینیوە جەمالی دنیای هەیە کەمالی دنیای هەیە پۆشاکە کورسیە چییە بەڵام کە لیباسی تەقوای نییە لای ئەهلی خوا خۆشەویست نییە لای خوا و ئەهلی خوا ئەوانەی لیباسی تەقوایان هەیە ئەگەر بێپارن ئەگەر بێکەسن ئەگەر جەمالیان نییە ڕێز و حورمەتێکی تایبەتیان هەیە بۆیە قورئانە فەرمی وتەزەودوا زاد کۆکەنەوە فإن خير الزاد التقوى کەوابوو لێرە برا بە ڕێزەکانم باشترین شتێ خوشکم بۆ ئەم سەفەرە سەختەی ئێمە کۆی کێنەوە بریتیە لە تەقوا ئەبوو هورەیرە یان ئیمامی عومەر یا کەعبی ئەحبار لە هەر سیانیان ڕیوایەتیان کردووە کەسێ پرسیاری لێکردن و پرسیاریان لێکردون تیە ما التەقوا ئەویش فەرمی ئایا تۆ بە ڕێگایەکی دڕکاوی ڕۆشتووی تی بەڵێ فەرمووی چیت کردووە فكيف صنعت ئەویش لە وەڵامە فەرمی ئیذا رأيت الشوك عدلت عنه أو إذا رأيت الشوك خوي أم بيوتي رأيت تو شيء أكي خوي ولا مداوى عدلت لا أدم لوا أو جاوزته يعني شمرت واشتهرت خوم هالكرد لام دا بازم دا بسريا أيش فرمي ذاك التقوى أو التقوايا هو التقوى لعلكم تتقون من أجر بالرجاية كروم يسوي الرجاية ويبقى هات بيت هولا دا بينا خاتنا وشلكاوكا هەوڵەدا پێ نەخاتە ناو ئاوەکە هەوڵەدا لەو شوێنێکی وشکایی وەبێت
ئەمە ڕێگایەکە وا ئەی بڕیت ئەگەر دڕکاوی بێ زۆر زەرەرمان لێ بدا نەختی قاتەکەمان پیسەکات دڕکی ڕاتە قاشمەوە مەجالمەیە دەریکەم بەڵام براکانم خوشکەکانم شەیطان تاوەکو ئەو کاتەی ئەمرین دەیان داوی ناوە تۆ دەیان دڕکی شەیطان قولابی شەیطانە ئەگەر ناتوانێت لە پارە زاڵ بێتە سەرمرە لە کیبرۆ دێ بۆ لام لە ڕیاوە دێ بۆ لام لە حەسەدوە دێ بۆ لام لە نەزەرەوە دێ بۆ لام لە شەهوەتە یا شوبوهات دەیان ڕێگایە من جاری وایە لە سیفەتێ لە سیفەتەکان باشم شەیطان فریوم نەدا بەڵام لە دە سیفەتی تر شەیطان توانێتی دڵم ڕەشکا چونکە شەیطان یەک دەرگای بەسە بۆ دەرگاکان وەکو ئیمامی غەزالی باسیەکە ئەم دڵە قڵایەکە شەیطان یەک دەرگای بەسە بۆ ئەوەی کەسێک لە تووشی ڕیا لە پێناوی خوا تێکۆشاوە تاوەکو شەهید بووە تاوەکو کوژراوە لە قیامەتە خوا لێی وەرناگرێڵە بۆ ئەوە کە پێڵمە ئازایە کەسێ خێری زۆری کردو خوا لێی وەرناگرێ بۆی کرێتی بڵێن کاکەمە بەخشندەیە جەوادە کەسێ علمی نەشر کردو پێ بوتە عالم کەوا بوو یەک دەرگا لە یەک دەرگاوە قوڕەکاتە سەر سێ تاقمە ئێ باش ئەگەر کەسێک کبری هەبێت ئەگەر کەسێ خەریکی قسە هێنان و قسە بردن بێ ئەگەر کەسی حەسەنات و سەیئاتی خەڵکی بێنێ بۆ خۆی و حەسەناتی خەریکی قسە هێنان و غەیبەتکردن بێت کەوا بوو لێرە ئەم ڕێگە زۆر داوی شەیطانی تایە کەسێ متەقی بێت دائیمەن لە حەذەرە نەوەکو تەڵەیەکی شەیطان بیگرێت خوا لە خۆی بڕەنجێنێ خوای گەورە پەنامان بدات لەمانە کە ئەبوو تەقوا بریتێ لە چی تقوى بريتية لوي أن يقوم المسلم بكل الواجبات الشرعية وأن يجتنب كل المحرمات بل والشبهات تقوى وتاني إنساني مسلمان واجب الشرعي كان واجب الشرعي كان بخوات شون واجب أن يجبكين برابر رزا كان من الله كان من واجب برورد إسلاميان كين خوشكا كانم كشكان تان واجب أقاتان لسر بوشكيان بي مالي تنها بالا بوش سر بوشكي داوة السرية أو بوشاكي تنك بيت يا تسك بيت يا رازاو بيت سرنجي خلق راكشة بوشاكي شرعينية دايك واجب لسري وكشي برورد بكات باوك واجب أقاي لي بي أقاي لكسابتي خوي بي أقاي لكركي بيت لباش مرق بابوتو زاديك بيت صدقيكي جاري بي كابو التقوى بريتيا لواجبات جيبا جي هدي واجب علاقي بدلوها من كيم خوشوي رقم لكيه من بوك أو زلامم خوشويت سببي چيا ولا هو دڵسۆزیم بۆ کێیە پشتیوانی کێکم هەندێ واجب علاقەی بە زبانەوە هەیە هەندێ شوێنەی قسەی حەق تایە نەکەی حەق و باتڵ تێکەڵ ئەبێت لە میرات تەوزیعکردنیەکە بێدەنگی لەوەی کە میرات بەشی خوشکەکە نادرێ بەشی کچەکە نادرێ بەشداری ئەو تاوانەی لە وەسیەت جێبەجێکردنیەکە دینی ئیسلام هیچ زاویەیەکی لە ژیانە نەهێڵاوەتەوە إلا قسەی تیا کردووە چونکە دینێکی کاملە هیچ زاویەیەکی لە ژیانە کچەکە چۆنە دەیتە شوو بزانم بە پێی شەرعیانە کەسابەتەکەت سیاسەکەت پۆشاکەکەت چۆنە تۆ کەوا هیچ نەماوە خانیوەک دروستەکەی لەم ڕۆژانە تەلەفۆنیان بۆ کردم برایە زۆر بێت قەت بوو کاکە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ هەمووتانەوە هەموو بینەرونێ وەڵا کاکە ئاخر چۆنە بێ من ئەم ئاودەسەر ڕوونەکەمە قبلە نابێت و پشتی نەکەم لە قبلە نابێت ئیسلام هاتووە تەدەخولیەوەی کردووە چۆن بینایی ئەو تەواڵێتە دانی چۆن ئەڕۆیتە ژوورۆ چۆن تێیتە دەرەوە ئەم دینە عەزیمە هیچ نەیڵاوەتەوە بۆیە خوای ڕەب العالەمین چۆن حرامە لە غەیرە خوا بپاڕێیتۆ حرامیشە غەیرە خوا شەرع دانێت خوا قبوڵی نەکردووە شەریکیە بێت ئەمە لێرە کەمەڵ ئەم تەقوا کەسێ ئەهلی تەقوا بێ ئەبێ هەموو ئەم جانبانە واجبات جێبەجێ بکات ها برا خوشکەکانم کە ئەڵێ تەقوا یعنی جێبەجێکردنی واجبات ئەی واجبات سبەی ڕەمەزان دێت خۆپاراستن لە حرامەکان ئێستا بڕۆن تەماشای دەوڵەت عەرەبیەکان بکەن هەر لە ئێستەوە 50 فلیمیان ئیعلان بۆ کردو مسلسلات لەبەرەوە ئەترسن لە مانگی ڕەمەزان ئومەت زیندووە کاتەوە ئومەت فێری تەقوا بوو ئومەت لە قورئان تێگات ئومەت فێری تەقوا بوو خۆی لە حرامە پارێزێ بەڵام واد لێ ئەکە هەر لە ئێستەوە نییە دەیان بە هەموو شێوەیەک کۆمەڵێ مسلسلەیان دانیاوە لەبەر ئەوەی ڕەمەزان بە تاوان بیبینە سەر لەبەر ئەوەی کاتەکەمان بە لەبەر ئەوەی لەزەتی لێ نەبینین ئەگەر دەستی شەیطانەکان بەسراوەتۆ شەیطانە ئینسەکان دێن پیلانمان بۆ گێڕن بۆیە یەکێکی تر لە ماناکانی تەقوا ئیحسانە عەرەب ئەڵێ ئەحسەنتە العەمەلە یعنی ئەتقەنتە العەمەلە کەوا بوو تەقوا فێرتەکە لە ئوموری دونیاشە ئەو کەسەی کە کریەکاری ئەکات لە خوای گەورە ئەترسێت چونکە ئەن تەعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك چەند خۆشە تخوا کچێکە ڕاتە زانکۆ لە بەرچاوی باوکی ونە بێت براکەی نایبینێت مێردەکەی نایبینێت بەس ئەگەر لە تەقوا پەروەردە بێ خوای بینێت
کەوا بوو هەڵە ناکات حرمەتی باوکیە پارێزێ حرمەتی دایکیە پارێزێ حرمەتی براکەیە پارێزێ دوای چاوپیسەکان گاڵتە ناکەن بڵێ وەڵا فڵان کەس باسی نوێژەکات و تەماشای خوشکەکەیکەن چیەکا و چیەکات تەماشای ژنەکەیکەن ئەوەیە کە تەقوا کە لە مانای ئیحسان ئەدات لە ئوموری دین و دنیا وا پەروەردە دەکاتۆ خیانەت نەکەی ئەو جادانەی ئێمە کە پیاتین ڕۆژانە کە خەڵک خوای گەورە ڕوحی ئەو خەڵکە بپارێزێت ڕۆژانە ئەبینن خەڵک تیا ئەچێت واللهی بە پێی تەقوا دروست بکرێت بەشی 50 ساڵە کارجادەیەک بە ئیتقان بکرێت چونکە من یەکێ لەو زانەی خوێندومە لە ساڵی 90دا مەساحم خوێندووە کە مەساحم خوێندە ئەزانم دروستکردنی جادە جاری وایە 50 ساڵ هەڵەکات بەڵام بەو شەرت و شوروتەی کە هەندەسە داینیاوە بەڵام ئەگەر من بیر لەوە بکەمەوە حتا من خۆم بینیمە قماش فرۆش ڕۆشتووە لە سین قسەی کردوتێتی ناوی لەقەی ئەم قماشێن بنووسە ئیتالیا ئەوەنە نسبەکەی با هین بێت و ئەوەنەی تر بکەرە لایلۆن بۆ من دەرمان ڕۆشتوە دەرمان بکرە ڕوحی خەڵکی لەسەرە دەرمان بکرەوتێتی ئەوەنەی مادەکەم بۆ دانێ باخەکەی با گەج بێت و بە هەر شتێکی کە بێت ئەمە کەوا بوو ما ئەحسەنە العەمەل هەستی بە ڕەقیبی خوا نەکرد خەل ئەبۆیە کە باس لە ڕەمەزان و تەقوا ئەکرێ هەموو ژیان ئەگرێتەوە کەوا بوو من غەشەنا فەلەیسە منا ئیتر لە هەموو ڕوویەکەوە ئیتیفاقمەیە لەگەڵ دکتۆرێکە ئەو دەرمانەی من ئەیدەمێ ئیلا بێت ئەو دەرمانە بکرێت لەو دەرمانە باشترێ و لەو چێرزانتریش بێت بەڵام نسبەم لەگەڵی هەیە ئەگەر ڕێزم بۆ دکتۆرە باشەکان بۆ مهندسە باشەکان بۆ هەموو ئەو بەڕێزانەی کە خزمەتی دین و خزمەتی ژینی خەڵکی ئەکەن کەوا بوو لێرە برا بەڕێزەکانم خوشکە بەڕێزەکانم تەقوا بریتیە لە خەشیەیەکی بەردەوامی خوای گەورە و حەذەر دائما ئینسان بترسی ها نیوەی شەو نییە لە ترسی کامیرە نادێن لە ترافکلای ئەخلاقێکە ئیسلامیش فێر تەکات مخالفە نەکەیت لە ئوموری ئیدارە لە کافریشی وەرەگری لە ئوموری عەسکەری لە کافریشی وەرەگری دینی ئیسلام وایە بەڵام شەرع عەقیدە و عیبادەت تەنها لە خوای پەروەردگار عەزە وەجەل وەرئەگیرێ بۆ ئیمامی عەلی فەرمووی تەقوا الخەوف من الجەلیل تەقوا ترسە لە خوا کە ئینسان مناڵەکەت پەروەردە کرد لە خوا بترسێت لێرە بێت لەوە چێ عورفی گەرمیانی لای ئێمە جیاواز بێ لە عورفیێرە هەندێشت لێرە عەیب بێ لە لای ئێمە نمونەتان بۆ ێنمە مەجاری تیا بێ هەندێشت لە شوێنێکی تر بەس ترسی خوای بوو لە هەموو شوێنێ خۆی پارێزێت باشە پاشان ئیشکردن بە قورئان پاشان ڕازی بوون بە قەلیل الرضا بالقەلیل واللهی من کەسێک دۆست و ناسیارمان بوو کەسێکی دەوڵەمەند بوو ئافرەتێکی هێنا بە دڵی بوو جەمالێکی هەبوو خوای گەورە پێیدا بوو هەندێک لە گیانی نەختێت توش سووتانە شتێکی بەسیط دکتۆری ئەم عێراقی هەمووی پێگەڕادایەوە خەمی بوو چۆن بیوا بۆ ئەوروپا دە ئینسانی موسڵمان باڵای کورت بێت نابێت نابیسێت ڕەش بێ سپی بێ لەگەڵ ئەڕاتە بەردەم ئاوێنەکەڵێ اللهم حسن خلقی کەما حەسەنتە خەلقی خوایە تۆ مصەوری تۆ منت وا خەڵقرە گاڵتەکردن بە خەڵقی ئینسان ئەستەغفر الله خەتەرە گاڵتەکردن بە مصەویرەکەی کە خوایە خوا کێشاوێتی کەوا بوو لێرە من مەبەستم ئەوە بۆ ئەوە بڵێم کاتێ ئێمە ئەڵێن ڕازی بوون چەند کەسەیە بەو بەشەکەمەی خوا پێی بەخشیوە ئەحەسێتۆ خێزانی لە پاڵی ئەو کرێکاریەی نییە من خەڵک ئەناسم برا بە ڕێزەکانم قەت پارەی بەشی سەری مانگی ناکات خۆشترین ژیانیە مناڵ و کوڕ و کچی لە لای ئەو باوکە دەسێنێتە سەریانە وا ئەزانێت دنیای خۆیەتی خێزانی وا ئەزانێت دنیا گشتی خۆیەتی خەڵکیش ئەناسم باوەڕتان بێ سەیارە بە گۆرەی مۆدەلە گۆڕماڵیان خۆشیتیانە ئەولادەکان هیچیان ڕێزە دایک و باوکیان ناگەن ئەگەر نامەوێ یعنی مەترسم نمونە زۆر باس بکەم دوایی حەز ناکەم کەس بێ لە لای خۆم بەڵام باوەڕتان هەبێنیە ئەو کەسانێک کە جاری وایە ڕخنە لە ئیسلام ئەگرن لەگەڵ ئەڕۆی باسی بەختەوەری خێزانەکەی هەناسەیان هەستەکەی ئان لە چی تاڵیەکە ژین خۆم بینیوە بۆ ئەزانم کوڕەکەی بە قسەی ناکا کچەکەی بە قسەی ناکا خێزانی بە قسەی ناکا بە کیلۆش ئاڵتونیانەیە کابوو لێرەیە ئەگەر خوای گەورە یارمەتی دا تەقوا فێرتەکاش ئیمامی عەلیە فەرمیێ چۆن ڕازی بووی بەبەش قد أفلح من هدي إلى الإسلام ورزق كفافا وقنع به أو كما قال بختورا سرفراز أو كسيك هداية دراوة بو إسلام أوانيك بيه بجي خوار رزقي داوة بلام قناعتي يا هروها أخو آما دكردن بو مردن أما ما ناي تقوى بو أما نا برابر رزا كانم خشك كانم أما نا لناو أصحابه هبو لناو تابعية هبو بويا بون بن نموني عملي بو قرآن توانيان قيادي بشريات بكن
کەم بوون خوا سەرکەوتنی پێبەخشین چونکە عەلیمە ما فی قولوبهم ئێمە زۆرین ئێستا بەڵام وەکو کەفی سەر دەریا واین کە ئەمە کابرا ئامادەیە بۆ عەشرەتەکەی تووڕە بێ ئامادەیە بۆ کەسابەتەکەی تووڕە بێ ئامادەیە بۆ کیلۆیە تەماتەی خەڵک لە خۆی عاجز کات باوەڕتان بێت لەم ماوەی کە دەرزی میراسمە بووە چەنەها برا لەگەڵێک عاجز بووە دایک لە ئەولادی خۆی لەسەر پارە عاجز بووە چەند کەس ئامادەیە خەڵکی لە پێناوی خوا لە خۆی بڕەنجێنێت دڵنیاش بن ئەوەی لە پێناوی خوا خەڵک لە خۆی بڕەنجێنێ خوا و خەڵکی لێ ڕازیە بێت ئەوەیشی خوا عاجز کا لەبەر خاتری دنیا خوا و خەڵکی لێ عاجزە بێت بەڵام عاقیبەت تۆ تەماشای ئەم دەقە مەکە هاوڕێکەت کە لەکە دوو لە ئێوە لە کەسابەتەکەی غەشەکات کە دەستی ئەگری دوای 2 ساڵێ ڕەحمەتی لێ بێت بەس کاتێ چاوپۆشی لە غەشەکە یەکەی لە هیچ شوێنێ ناتوانانی سەربەرزکەیت تۆڵێ کاکە ئەوەنە پیاوە باشووی بۆ ڕازی بوویت هەمووشمان ئەممان لە ژیانی ڕۆژانە بینیە لەو کەسانەی کەوا ئەکەن ئەو پیاوە بەڕێزانە ڕەسوڵ الله خۆی صلی الله عليه وسلم قاچەکانی ئەوەنە لەسەری ڕاوەستا بوو ئاوسا بوو شەقی بردبوو شەو تا بەیانی ئەگریا ئیمامی ئەوبەکر ڕۆژێ فەرمووی یا لەیتەنی كنت شەجەرەةً تعضد ثم تؤكل خۆزگا دارێکە بووم ئەوەریە و دوایەوە ئەیان خوارد ئەوەنە ئەترسا عەشەرەی مبەشەرە بوو ئەوە نەترسیا خوا محاسەبەی بکات هەموو جارێ ئیمامی ئەوبەکر کاتێ نانیان بۆ ئەهێنا خۆی ئەیزانی پارەی خۆیەتی بە حەڵاڵی دەری کردووە پرسیاری لە غولامەکەی ئەکرد فمن ئەینە الطعام یا غولام ئەم خواردنە لەکوێ هێنات بۆم قەدەری خوا جارێکیان پرسیاری نەکرد کە پرسیاری نەکرد ئەو غولامە پێیوت ئەی ئەمیری ئیمانداران یا خەلیفەتە ڕەسوول الله لما لم تسألني كسؤالك في كل مرة هم جار تو برسيارك يم خواردنا لك يوم جار أبو برسيار ذكر إمام أبو بكر بيري كوته فرمي أسبية طلب فمن أين لك الطعام يا غلام وتي فرمي والله من كاتي خوي لزمني جاهلية بو هندي خلق شاكا كم كرد شاكا كم بريتي ولا جادو كردن أوان إيسا مقابل بوا أم باريان بو هيناو أم خواردنا من حزم كرده أم جاريا من لو خواردنا يخوم پەنجەی کرد بە قوڕگەی ئیمامی ئەبوو بەکر بە زۆر ئەو لوقمە ئەو تیکەنانەی هێناوە پاشان فەرمووی والله لو لم تخرج تلك اللقمة إلا مع نفسي لأخرجتها والله أجر أو تيك لا معي دمنها تاتدرو لقر روح من أبوها روح من لقر هنا درو أو أنا أترسان لأخواي پروردگار يعني سيما الشبهات تقول آلتون بقرس حرامة بڵێ خوشکەکەم ئەو پۆشاکەت ئاوایە کورە گوناهەک خەڵکی چاوپیس نەزەرت کات بڵێ خوشکەکەم ڕەمەزان خۆت و مناڵەکانت کاتا مێردەکەت لە مزگەوتەکە ئەگەڕێن و تەراویحەکەن تۆش بڕۆ لەگەڵ یانە یا لە ماڵ و ئاگات دێبێ سەرقاڵی مسلسل مەبە شەیطان دێتە ماڵەکەت خوای گەورە ماڵی هەموو ماڵی ئەوش بپارێزی لێی کە خۆزگا من ئەرە گوناهەم ئەبوو ئەی چی بکەین وەڵی تااقەتمان نییە سبەی ئەمرین خواهي قورا عاقبتهم ولاك من بخير بجري إمام عمرم آيتي خوند وقفوهم إنهم مسؤولون يكمان خلقي سرداني كرد لمسائلي نخوشي كتوشي نخوشي بو يسا كباس لمسؤولية أكرية برابر الزكانم بخوا زور قورية روجي كان أقرا خوي إمام علي قش بيه فرمي أميري إيمان داران خيرة فرمي واشتريك لبيت المال دياري نية فرمي خدوي بدوايا قري هو ترسي خوا برسيار لم كاوتي والله لعراق لفراته ئەگەر بێت و یان لە بەرێک پێی بخلیسکیە من نەترسم خوا لە قیامەتە پرسیارم لێ بکا بڵێ عومەر بۆ جادەکەت بۆ تەخت نەکردووە واللهی بە شوێنکەوتنی قورئان ملەتە حەسیەتەوە نەیاران باش لەمە تێگەشتوون ناتوانن ڕێگە لەم ئیسلامە بگرن بەڵام ئەتوانن دوای خەن خوا بکەم ئێمە لەوانە نەبین دوای خوا بمان گۆڕێ براو خوشکەکانم ئیشکردن بۆ ئیسلام جوندیت بۆ خوای پەروەردگار گەورەترین نیعمەتە خوا بیبەخشێت هەر کەسێ ئێمە ماوەیەکی ترەمومان مردووین ئەم تەمەنەمان ئەڕوا بەس چەند خۆشە بڵێ خوایە من شوێنکەوتوو ڕەسوڵ الله خوایە من سنەتی پێغەمبەر زیندوەکەمەوە خوایە من هەوڵەدەم قورئانەکەی تۆ بگەڕێتەوە خوای گەورە هەرەی پارێزیێت من و تۆ نەیکەین ئێمە زەرەرمەندین بۆ لێرە من مەبەستمەوتانێ حتا لە تاکیشە لە تاکە چۆن دروستەکە عەبدوڵای کوڕی مەسعود ڕۆژێکیان هاتە دەرەوە لە مزگەوت خەڵک شوێنی کەوتن چی بڵێ باشە پێیوتن ئەلەکم حاجە ئیشێکتان هەیە قالوا لا ولكن حب السير معك والله كمان خوش نختي لقلتو الريبكين فرمي اذهبوا بالرول بو والله ام قسا منالي خوش معي لسر پرورده بكين بو هيچ كس انسان خوي ذليل نكا فرمي فانه ذل للتابعي برما ذليلي او كسي شواني خلقي بكوي او بياو عالم يقبو وفتنه للمتبوع
فیتنەشە بۆ ئەو کەسێک کە خەڵکی شوێنی کەوێ بۆیە بەڕاستی من ئینسان ئەگەر بێت و لە سەیارە نەڕواتە پێشۆ کەسێ نەتوانی جنتای خۆت هەڵگری بزانی تۆ متەکەبری ڕوونەم قسەم براکانم کبر زۆر خەتەرە نەتوانی جنتاکەی خۆت هەڵگری بڕۆیتە بازار تەبیعی بە یەکێ لە صیفەتی پێغەمبەران لە بازار ڕیان کرۆ نانیان خواردو ئینسان کەسایەتیەکەی بەخۆی وەیەتی بۆ ئەوە نییە من کاکەکەیان خەڵکێ شەرمم لێ بکە وابزانم ئەمە هەیبەتە چەند خۆشە تۆ ئەو کەسەی کە زۆر پێغەمبەر صلی الله علیه وسلم عەبدێک دەستی پێغەمبەر یەگر صلی الله علیه وسلم ئەیتوانی لە مەدینە دەری کاگەر پرسیارێکی لێ بکات بەڵام ئێستا کەسانی وا هەیە ئەگەر بێت و بەس مەسئولیەتەکەی لێلابە دەوڵەمەندەکەی لێلابە لە مەجلیسە نازانە دوو قسە بکات بەڵام ئەمڕۆ لەبەرەوە دنیایەکی مادیە لە مەجلیسە لەسەرەوە دانیشێت ئەویش قسە ئەکا تۆش احتیمالە دکتۆراتە بێت لە دووسێ علمیشە بۆ وای لاتەوە زەفی نیشانەی ئاخرەتە مامۆستایەکی ئاینی بەڕێز قورئان لە سنگەتی احتیمالە وەکو خۆی نەناسێ لەو شوێنانە وەکو پێویست قەدری نەگرن بەڵام ئافرین بۆ ئەو مامۆستایی خەت ئامادە نییە نانێ بخوات تەنها دەوڵەمەندی کابێت لەبەرەوە خراپترین وەلی ئەمەیشە لە چیوە هەمووی دێ لەوە دێ ئەو ئومەتە صاحبی ئەو تەقوا بوون بۆ خوای گەورە سەرکەوتنی پێبەخشین یەک نمونە بێرم لەمە دەرچم هارون ڕەشید کە تاریخ زوڵمی لێ کردووە تاریخ نەیارانی سونە نووسیانە ئەوێ زۆر زۆر وریابن قسەیەکی زۆر زۆریان کردو لەبەرەوەی بینی ئێمە و ئەسحاب شت دروستکەن ئێمە کە توانیمان شت لە دڵمانە بەرامبەر سەحابەی پێغەمبەر دروست بوو لە قورئان تێناگەین ئەو هارون ڕەشیدە ساڵی جیهادی کردو ساڵی حەجی کردووە ڕۆژێ یەهودیەک لە قافڵەیەکی زۆر گەورە خەلیفەی موسڵمانان بوو پێی وت اتق الله لە ئەسپەکەی دابەزی سوژدەی برد بوو بە گریانەوە زۆر وتیم زان ئەو پیاوە چی بۆی جێبەجێ بکەن یەهودیەک تیان بۆ وات کرد فەرمووی ئێ نەتان بیستوە خوای گەورە ئەفەرمێ وإذا قيل له اتق الله أخذته العزة بالإثم خوای ئەمە زۆر جارەیە نییە هەر کوڕێک باوکی خۆی دەنگ لە باوکی بەرزەکاتەوە کوڕەکەم تۆ تەڵەبەی مزگەوتی تۆ خەڵک پێ دەڵێ ماشەڵڵا ئەم پیاوە تەماشای ڕیشی خۆت کە تەڵەبەی قورئانی دەرزە خوێنی ئەوە باوکتە لەخوا بترسە ئەو دەقە نایبیسێت ئەمە خەلیفەی موسڵمانانیش بۆیە ئەمانە توانیان فتوحات بکەن اینجا دوایەوە تێزانی بۆ ئەمایەتە فەرمێ کەسانی هەن ئەگەر پێی بڵێ لەخوا بترسە ئیسە خەڵک بەچیوە فەخرەکە براکانم خوشکەکانم خەڵک بە چاکەوە فەخرەکە ئەم ئەخەذەته العزة بالإثم بە تاوانی فەخرەکات تووشی فەخر بووە تێترسم ئەو ئاەتە شمولم کات هێستا نابینی خەڵکەی ئێستاتە فەخر بە پیاو کوشتنەوە کات زەلام بووە باسی کردە و تێتی کورە وەڵی زەلامی وان کوژە تەبانەوە عولەما فەرموون ئەوانەی کە ئەوە بێزەمیرن کە بێڕەحمن بەزەیان بە کەسان نایەتەوە ئەڵێ هەر واقعەن لە ناو دەماغیانە بەشی بەسیرەتیان کوژراوەتەوە ئەو ئەطیبا باسیەکەن لە ناخوانە چونکە بۆ بەسیرەتی حەقیقی لە دڵایە ئەمانە کوژاوەتەوە کابراو تێتی باسی کردە کە حەزەکە خەڵک بکشە بەس دامسە چۆن ئەمرێت خەڵکی خستوەتە سندوق وەڵاڵی دوای ماوەی دای سێ ڕۆژ بیرم کەوتۆ گورە بڕەمی کە نەبزانم ماوە کەوا بوو لێرە ئەمە چییە ئەخەذەته العزة بالإثم کاو کەسێ لەخوا بترسێت بەخوا دەوڵەمەند بێ یا سەرکردە بێت ئەترسێ بزانم حەقی خەڵکی داوە یانە اینجا خوای گەورەش حورمەتی بۆ زیادەکە بە کورتیەکەی ئومەتانی پێشوو بەخوا عەرەب بێبەش بوو بێخاک بوو بێ سیادە بوو دابەش بوو هیچیان نەبوو بەهۆی تەقواوە خوای ڕەب العالەمین عزەتی پێبەخشین زۆر بە سەریعی من لە کۆتایە کۆمەڵێشت ئیشارەت پێەکەم براو خوشکەکانم مامۆستایانی ئەم جمعە لەوە ئەچی هەموویان بۆی باس کردبن بەڵام ئینشاءڵڵا فذكر فإن ذكرى تنفع المؤمنين تنها بو ذكرايا من إشارتي بيكم يكم أمر رجوع لبدايته باسم كربوتان إرادة من بقوتك إذا كان الرسول الله فرمي صلى الله عليه وسلم إذا كان يوم صوم أحدكم فلا يرفث إنساني مسلمان بعام دوشت كم باسكات باسي آفرت باسي خواردن أم دوشتا مسلمان خويليا بباريزي بلام أقل بالرجوع أو لا تره بەتایبەتی زۆر کەسەیە لە هیچ و خۆڕایی دڵی خێزانی خۆی عەزیەتەدا لە هیچ و خۆڕایی کاکە جار هەر گوناحە باسی هەر کەسێکەکە یا کچی خەڵکیە یا خێزانی خەڵکیە باسی جوانی هەر ئافرەتێک بکەیت دڵی خێزانیشتە ڕەجێ بەڵام کە بە ڕۆژوو بووی یەک مانگ تەمرین بکە تەرکیکە ئەو کەسانەی جگەرە ئەکێشن با یەک مانگ تەمرین بکەن تەرکیکە ئەو کەسانەی سوحبەتەکەن زۆر بۆ پێکەنی با یەک مانگ تەمرین بکەن إذا كان يوم صوم أحدكم فلا يرفث ولا يجهل باب سیافرەت نەکە با شتێک نەکا کە شتەکە شایستە نەبێ بە ڕەوشتی مسلمان ئەگەر کەسێ بەرامبەرت ئەمیشەی کرد کەسێک لەو لاوە دێ ئاوات بەرامبەرەکات اینجا من ئەڵێم باشە ئەگەوە کەسە ئافرەتێ بەرامبەر مێردەکەی بوو بۆ مجارێ ئەمە پیاو بکەنە نمونە باشکم ئافرەتێک بەرامبەر مێردەکەی هیلاک بووە ماندوو بووە
ئەو ڕۆژە وەکو کرێکار ئیشی بۆ تۆ کردووە خوێەکەی لەبیر چووە تۆ بە ڕۆژوویت یەکسەر دوو لە ڕوویەوە دوو لە ڕوویەوە خوشکامەڵێ دەست و بشکێت خواوە چێش بوو تۆ لێدنا بۆ هەردوو لا بەرانبەریە کەوا بوو ئەگەر کەسێک هات ئیشێکی نابەجێی بەرامبەرت کرد ڕەمەزان فێرمانەکە بڵێ ئینی امڕؤ صائم کەوا بوو تەنها ئینسان خۆی لە خواردن و خواردنەوە نەگرتووەتەوە ڕوونە ڕۆژوو ئەو ڕۆژووەیە وەکو عولەما ئەفەرموون ئەو کاتە برا بە ڕێزەکانم خوشکەکانم ئینسان کە بە ڕۆژوو بوو ئەوە تانێ کە زبانی گوێی چاوی بە ڕۆژوو بە گنە ئاسانترین ڕۆژوەتان ئینسان دەست لە خواردن و خواردنەوە هەڵبگرێت ئەوەی شەوکو ڕەسوڵ الله فەرمیێ صلی الله عليه وسلم من لم يدع قول الزور والعمل به والجهل فليس لله حاجة أن يدع طعامه وشرابه بخوا إنسان خوا پێویستی بەوە نییە من دەست لە ئاو هەڵگرتن و خواردن هەڵگرن ئەمە قسەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم ئەمە بۆ ئەوەتانێ ئادەیەکێ پێم بڵێ حکمەتەکە لەمە چییە برا خوشکەکانم ئەم خاڵاگاتان لێ بێ حکمەتەکە لەوە چییە ئاو هینان لێ حرام کردوین ئەزانن چی پرسیارتان لێ بکەم ئاو خواردن ێزانن واجبە وایە ئەوەنەی کە جسمم بپارێزیە خواردنی ئاو واجبە خواردن بۆ بەدەن ئەوەنەی جسمم بپارێزیە واجبە جگە لەوە حەڵاڵە لە ڕەمەزانە خوای ڕەب العالەمین شتێکە جسمم بێ ئەو نامێنێ ضرورە پێی لە ڕەمەزانە خوا حرامیەکات ڕوونە قسەکەم کەوا بوو تۆی مسلمان هەڵێ ئەگەر شتی حەڵاڵ جسمم پێویستی پێیەتی حرامە لەسرم ئەولاترە خۆم لە حرام بپارێزم کە بە زەرەری دین و جسمی تایە ڕوون بوو قسەکەم شتێکە حەڵاڵە خوا حرامی کردووە تۆ خۆت لە حەڵاڵێ گرتووە تۆ ئێستا چۆنە ڕۆی حرامێ بکەی کەوا بوو دەست هەڵگرتن لە حەڵاڵەکە ڕام ئەهێنێ دەست هەڵگرم لە حرامەکان ئیتر حرام لە چاومە لە گوێمە لە دەستمە لە دڵمە تا کۆتایی بەڵام یاخوا لەو کەسانە نەبین کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم رب صائم حظه من صيام الجوع والعطش هەندێک کەسەیە بەشی لە ڕۆژوو ئێمە بۆ ڕۆژوو ئەگرین بفێری تەقوابی بۆ ڕۆژوو ئەگرین لەبەرەوەی تەماعمانەیە خوا لێمان خۆش بێ هەر لە پارشیەوە هەڵسی بڵێ خوایە پێغەمبەرەکەتە فەرمێ صلی الله عليه وسلم من صام رمضان إيمانا واحتسابا إيمان يعني إيمان بوجودی خوا إيمان بواجببوونی ڕەمەزان احتساب چاوەڕێی ئەجرەکەی ڕاستە ها ئاوەکە لە پاڵ دانەداوە نایخۆی نانەکە برسیتە نایخۆی مناڵەکەشمان وا فێر بووە ئومێدت هەیە خوا لەسەرەوە پاداشت داتۆ لەیلەت القەدریش بە هەمان شێوە تەراویحیش بە هەمان شێوە زۆرم نەماوە مامۆستا ئەوە دانێ دووتە دەقە کۆتایی پێ دێن و تەواو بوو تەماشاکەن کەوا بوو خوشک برای بێت تا قەت نەبێ مامۆستا وەڵی ئێمە ئەسەف مامۆستا ئەگەر نیو لاپەڕە بخوێنێ خەڵکی دەست لە دوای ڕەمەزانەکە دێ دەرەوە غیبەتیەکە مامۆستاتە ئیمامەتی بۆ تۆ کردووە پلەت بەرزە بێتەوە بەئەوێ مانایەکیە بێت ئەگی نەکە ئەبرانیە خۆم لە نوێژە بووم تێتی بسم الله الرحمن الرحیم قل هو الله أحد الله أكبر ڕاکردنە لە نوێژ خۆم لە مزگەوت ئەمەم بینیوە ڕاکردنە لە نوێژ تۆ لە لیقای خوای ڕەب العالەمینی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماندووبوونە ئەی فەرمووی ئەی بیلال قامەت بکە با ئیسراحەت بکەین نەک ئێمە لە کۆڵمانی کەینەوە کەوا بوو ئەمە خاڵێکە لە تەراویحە لە خواردنە ئێ باشە برا بە ڕێزەکانم کەسانێکی شەن چییە تەنها شەو نەخەوتنیان بۆ بێنێتەوە لە لەیلەت القەدر وەڵڵی ناوکەی دانیاوە لەگەڵ براکەی نەمیرا بڵێم لەگەڵ خوشکەکەی بڵێ کاکەم جار ئافرەت بە نمونە هێنەوە غیبەتەکەن کاکە مسلمان چۆنە بێ وابێت ئینەمە المؤمنون ئەخوە جا خراپترین غیبەتەوە تانێ بە ئایەت و حەدیث دەست پێ بکەی ئەو قسەی ئبن بە ئایەت و حەدیث دەست پێ بکەی ئایەتێکە خوێنی لەبەر براکەت بشکێنیتەوە حەدیثێکە خوێنیتەوە ئەمە زۆر خەتەرە ئینسان کاکە مسلمان کەی وایە قورئانە فەرمێ ئینەمە المؤمنون ئیخوە فڵان کەس واوە و دەستەکەتە غیبەتکردن ئەوەی تۆ خەتەرە ئەوەی ئەو لەوەش حەقیش بێ جا لێرە برا بە ڕێزەکانم لێرە ئەوەتانێ کە ئێمە بزانین ڕۆژوو یەکێکی تر لەوانە ئەوەتانێ لە قیامەتە پێغەمبەری خوا فەرمێ إن الصيام والقرآن يشفعان للعبد بەخوا ئەم ڕۆژوە دێڵێ خوای پەروەردگار ئەم کەسە بەهۆی منۆ ڕێگەم لێگر ئاو نەخوا ڕێگەم لێگر نان نەخوا ئێستا ئەی خوای گەورە فەشەفعنی فی تکام قبول کام کەسە ڕزگارکە و پێش کۆتاییەکەش ئەوە بڵێم خۆتان نەزان ڕەمەزان بۆ ڕەمەزان کەفارەتە بەڵام یەک مانای گەورە لو حديثها هي كغمر خوا فرمي خواي قولا فرمي كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا
فەرمی هەموو کردەوەیەکی ئینسان بۆ خۆیەتی لە ڕۆژووی نەبێت ڕۆژوو بۆ منە منیش پاداش تێدەمەوە زۆر ئەمەمان بیستە زانن بۆ ڕۆژی ئەم لەم حەدیسە شەرحمانەکە برایە پرسیاری کرد تی باشە نوێژ لە ڕۆژوو گەورەتر نییە بۆ نوێژ بۆوانە ئەزانن بۆ یەکەم کەڕەت چونکە پێغەمبەرە فەرمی صلی الله عليه وسلم ئینسان لە هەموو پێغەمبەران ئومەتیان ترساندووە لە دەجال لە دەجال زیاتر لێتان بترسم شرکی ئەزغەرە ڕیایە چی بەنمونە هێناوەتیان چۆنە فەرمی کەسێک نوێژەکات بە تەنها چاوە گێڕێ جا شەیطان ئەو کاتە دێ پەنجەرەت پێ ئەژمێرێ سەختی خانوت پێ ئەژمێرێ داڵغەت ئەڕوات کەسێک دێتە ژوورۆ یەکسەر خۆیە گۆڕێ ئەمە پێغەمبەری خوا ئەمە نمونەی هێناوە صلى الله عليه وسلم کەوابوو لێرە لە نوێژە ڕیا هەیە بەڵام لە ڕەمەزان ڕیا نییە ڕەمەزان خەڵک فێری ئیحسانەکە هەستکردن بە ڕەقیبی خوا بۆ چونکە تۆ بە تەنها لە ماڵیش کەس نییە ڕۆژەکەت ناشکێنی ئیدەن لە ئەشتوانی بە ڕۆژوو نەبی بڵێ بە ڕۆژوو ڕۆژووی شەرعی تەنها لای خوای گەورە وەرەگیرە کەوابوو لە ڕۆژووە ڕیا نییە ئەوەی کە ویستم بیگەێنم چییە سوفیانی کوڕی عوەینە ئەفەرمێ هەموو کردەوەیە لە قیامەت هەر کەسێ حەقی لە لات بێت کە حەسەناتت کە نەتوانی بیدەیتۆ حەسەناتی تۆ ئەبەن ئەوەی کە خوای گەورە نایدا بەوان بیبەن ڕۆژوەکەت خوای گەورە یەدەخیره لەکەڵ یەکرێ بۆت حتى يدخله الجنة تاوەکو خوای خاتە بەهەشت ڕۆژوو کە تەواومانە ئیخلاسی تایە و ئەم دووسێ دەرزەیش بە گرنگە زانم کۆتایی پێ بێنم یەکەم برا بەڕێزەکانم خوشکەکانم ڕۆژووی مانگی ڕەمەزان ئینسان فێری فورقانەکات ئەزانن فورقان چییە خۆ فرقان بريثية لوي يا أيها الذين آمنوا إن تتقوا الله يجعل لكم فرقانا فرقان أو نوري خواهي خاتا دلتو حق وباطل يك جاكيتو أزاني لقل كيوي رازقوي يانا بريار تيكل ناكي خلق ناسم بيش 20 سالة كتابي عقيدين وسيوة إيسا بشيمان بوتو روي كريتا برنامج بشرين وسيت خوا استقامة من فيه ببخشيت أو فرقان كتو تواني حق وباطل كي خواهي قولات ئەو نورەتە داتێ کە تۆ شتت تێکەڵ و پێکەڵ ناکەیت باشە ئێستا ئەبێ دوای ئەوەنە ساڵە من پرسیارێک لە ئێوە بکەم ئێستا دیموکراسی ڕیباتیایە حەڵاڵە وایە وانە حەڵاڵە چییە پەرەسی ئازادی ئافرەت چی لەبەرەکە لەبەری کات ئایا لە شەریعەتی ئیسلامە وایە وەڵڵا کەسابەت ئازادیت حدودی هەیە لە کەسابەتە بۆت نییە لە خۆتۆ کەسابەت بکەیت بۆشت نییە پارەت لە هەموو شتێکە سەرف بکەیت ئافرەتیش بۆی نییە چی بپۆشێت بۆشی نییە مێرد بکات هەر کەسێ بێ مێرد بکات چوارشم تێنا دوای ئەوە مڵکی دنیات هەبێت لە دوای ئەوە شەرعەن حرامە بیکەی بە پێنج ئەو خەڵکەی تر ئەوە ناخوێنە ڕخنە لە ئیسلامەگرن باسی چوارەکە خۆیان لەگەڵ ڕێز و حورمەتیەوە کابرا جاری وایە باسیەکان 100 دەستگیرانی هەیە لەسەر شاشەکانی شەرمی لێ ناکەن بە تایبەتی باس لە ئەوڕۆپاکەم جاکەوا بوو ئەم فورقانە ئاگامان بەبێت تەقوا ئینسان دەستی ناکەوێت دوو ئایا تەقوا عیلاقەی بە ڕزق هەیە هەرە والله برا بەڕێزەکانم تەماشاکەن بۆ ئومەت ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض خواي گەورە فەرمێ گەر لە پاش ئیمان لەگەڵ تەقوایە کۆ کردو بەرەکاتی ئاسمان و زەویتان ڕێژێتە سەر خوای پەروەردگار هەمووشمان دەمانوتووە خواي گەورە ڕەزاقە نافەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب نەزانی لەکوێوە خوای گەورە بۆ تێنێرێ بەخوا چەند بلا هەبووە چەند خوشک هەبووە ڕاستیان کردە لەگەڵ خوا دکتۆر جوابی کردووە بە دوعا و ئاوی زەمزەم خوای گەورە شیفای سەرەتانەکەی داوە نازانی خوا لەکوێوە دەرود لێ ئەکاتەوە تەقوا إن أكرمكم عند الله أتقاكم بەڕێستان لای خواوەتانەکە ئەهلی تەقوایە تەقوای زیاترە باشە زان ئەمە مانای چییە اینجا کەریم بەڕێز لای خوا ڕێزی خوا سنووری نییە چیە داتێ ئەو کەسەی لای خوا ڕێزی بێ لای ئەهلی خوا ڕێزی هەیە ئاگاتان لەم قسە بێ خوای گەورە جبریل بانگەکات فڵان کەسم خۆش هەوێت تۆش خۆشت بێ بە ئەهلی ئاسمان وڵێ خۆشتان بە ئەهلی ئەرز بڵێن خۆشتانێ عاقبەتیش برا بەڕێزەکانم بۆ ئەهلی تەقوایە وبیزانن واعلموا أن الله مع المتقين خوا لەگەڵ ئەهلی تەقوایە کەوابوو لە کۆتایەکەی ئەڵێم داواکەم لە خوا من و ئێوەش بگەێنێتە ڕەمەزان داواکەم لە خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی خوا لە مانگی ڕەمەزانە فێری تەقوامان کات
خوا بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆی چۆن ئێمەی لێرە کۆ کردوتە لە باش کۆمان کاتووە عاقبەتمان بەخێر بگێڕێ ڕەحم بە خۆمان و ماڵ و منداڵمان بکە ڕەحم بە دایک و باوکمان بکە ڕەحم بە برا و خوشکمان بکە یا ڕەبی خوایە ئەم کۆڕ و مەجلیسەی ئێمە ئەو کۆڕ و مەجلیسە بێ کە تۆ لیان خۆشە بیت ئەو کۆڕ و مەجلیسە بێ کە تۆ بەهەشتی پێ بەخشیت یا ڕەبی خوایە ئەو کۆڕ و مەجلیسە بێ کە تۆ لە تووڕەیی و غەزەبی خۆتیان پارێزی خوایە بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت نەخۆشیەکانی دڵ و دەروونمان شیفا دەی خوایە ئەوەمان قەرزاریمان لەسەر هەڵگری ئەوەمان کێشەمانەیە کێشەمان حەلکەی خوای پەروەردگار بەرەکەتیش بخەیتە کەسابەتی کاسبکارانمانەوە نەخۆشیەکانمان بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت شیفای دەی ڕەحم بە ئەولادمان بکەی ئەو براو خوشکانەشمان ئەولادی ئەولادی صالحیان پێ ببەخشی یا رب العالمین یا ربی خوای ئەم ملەتە ئێمە بە ئیسلام عەزیز کەی ئیسلامیش بەم ملەتە ئێمە عەزیز کەی بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت یا ربی خوای عاقبەتمان بەخێر بگێڕی ئەو کاتێ ئەمان گەڕین تۆ بۆ لای خۆت باشترین کاتمان بێ لە هەموو کات زیاتر لێمان ڕازی بیت یا ربی خوای لە فیتنەی سەرەمەرگ لە فیتنەی قبر لە فیتنەی پردی سیراتمان پارێزی خوای پەروەردگار شەرمەزاری دیداری خۆتمان بکەی بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت لەو کەسانە بی نامەی ئەعمالمان بەدەستی ڕاستمان وەرەگی یا ربی خوای خۆشەویستی خۆت و پێغەمبەر و دین و مسلمانان لە دڵمانە ثابت کەی خوای پەروەردگار ڕقی شەیطان و شوێنکەوتوانی شەیطان لە دڵمانە ثابت کەی خۆشویستنی تاوان لە دڵمانە دەکەی بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت یا ربی خوای بە خراپەی خۆمان نەیکەی لەگەڵمانە یا ربی خوای بە خراپەی خۆمان نەیکەی لەگەڵمانە خوای بۆ خاتری ئیسمی عەظەمی خۆت عەلیمی بە حالمان إصلاح يا رب العالمين شاكمان آمين يا رب العالمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك